بە هیوایی کاتەکی خۆش لەگەڵوانەی بیرکاری پۆلی شەشەمەی بنەڕەتی گەیشتمە لاپەڕە ١٩٣ لاپەڕە ١٩٣ دەربارەی ڕاهێنان و شیکاری پرسیارەکان بە دوای شێوازێک بگەڕێ بۆ شیکارکردن پرسیاری ژمارە 1 لەم دوو شێوەی بەرامبەر هەموو تیرەکانی لە توانادا بوو کێشراوە. لەو دوو شێوەیە کە یەکەچیان 4 لایە ئەوەشیان 5 لایە. لە 4 لایەکەی ئەو دوو هێڵە ناویان لێنایە تیرە لێرە، ئەوەی ڕاستیبی تیرە تەنیا تیرەی بازنەیە، ئەوانە تیرە نینە، بەڵام ئەوانە هێڵی بەستنەوەی گۆشەکانن بە یەکتر کە لە 4 لا تەنیا 2 هێڵ هەیە، گۆشەکان دەبەستیتەوە لە هەر گۆشەیەک 1 هێڵ دەتوانین ڕاکێشین. ئەو هێڵەش هاوبەشە لە مابەینی 2 گۆشە، ئەو هێڵەش هاوبەشە لە مابەینی 2 گۆشە، واتە 4 گۆشە هەیە بەڵام تەنیا 2 هێڵ هەیە. لێرە 5 گۆشە هەیە و 5 هێڵیش هەیە. هەر گۆشەی دەتوانین 2 هێڵی لێ ڕاکێشین، ئەوە هێڵک، ئەوەش 1 هێڵ. دیسان لەو گۆشەیەش ئەوە هێڵک، ئەوە 2 هێڵ. لەو گۆشەیە هەمان هێڵک، هەمان هێڵ هاوبەشە لە مابەینی 2 گۆشە، هەر هێڵەی 2 سەری گۆشەکان بە یەک دەبەستیتەوە. ئەوە 5 لا کە 5 هێڵی هەیە، 4 لاش 2 هێڵی هەیە. پرسیارەکە چییە؟ داواکاریەکە 6 لایەک و تەنیا 6 لا نا، 7 لایەکیش بکێشە و سەریان بە یەکتر بگەینە لە هەر شێوەیەک بۆ ئەوەی هەموو تیرەکانی لە توانادا بوو، یعنی هەر چەندە پێت بکرێ گۆشەکان، سەری گۆشەکان بە یەک ببەستەوە بە هێڵەکی ڕاست کە لێرە ناویان لێنایە تیرە. ئەوجا ئەوە 2 داواکاری، هێشتاش مایە داواکاریەکی تکەش. ژمارەی تیرەکان لە 8 لا و 9 لا و 10 لا بخەمڵێنە، بخەملێنە نووسرایە، نەنووسرایە بخەمڵێنە، نووسرایە بخەملێنە. باشە، واتە لەو پرسیارەی داواکاری یەکجار زۆرە کە پرسیاری ژمارەیەک نابی ئەوها بە توندی بچینە ناو بابەتەکە، کەچی پرسیاری ژمارە 2 یەکجار ئاسانە بۆ وێنە. ئێستا با هەندێک تێبگەین لەو بەگەیاندنی سەری گۆشەکان مانای چییە و دروستکردنی هێڵەکان مانای چییە و لەبەر چ لێرە 2 لێرە 5. ئەمن ئێستا دەچم 6 لایەک دەکێشم، پاشان 7 لایەک. ئەوە 6 لایەکە کە دەبینم ئەگەر تەماشاشیکەین 6 لا و 6 گۆشەی هەیە، 1 2 3 4 5 6. ئەوە 6 لای هەیە. لە هەر لای ئەگەر تەماشاکەین خوێندکاری ژیر، لە هەر لای دەتوانین 3 هێڵ بچێشین، 3 لێرە، 3 لێرە، 3 لێرە، 3 لێرە، 3 لێرە، 3 لێرە. 6 لاشە 3 جاران 6 دەکا 18، واتە دەتوانین 18 هێڵ بچێشین. بەڵام ئەگەر ئەو هێڵانە بژمێرم 18 نییە، 9ە، دەبی ئەمن 18 بینم دا بەشی 2 بکەم هەتا بکاتە 9، چونکە لەبەر چ؟ چونکە بۆ وێنە ئەو سەرە و ئەو سەرە ئەو هێڵەیان هاوبەشە، نەتوانم بژمێرم لە 2 لای، دەتوانم لە 1 لای بژمێرم، و بۆ وێنە ئەو سەرە و ئەو سەرە بۆ وێنە ئەو هێڵەیان هاوبەشە، هەروەها ئەو سەرە و ئەو سەرە ئەو هێڵەکان هاوبەشن. لەبەر هەندێک ئەمن ناتوانم کە 6 سەر هەیە
لە هەر سەرەی 3 هێڵی دەچێشم نەتوانم 18 هێڵ بنووسم 18 هێڵە دەبی 18 بینم هەمیشە دابەشی دوویکەم دەکاتە 9 هێڵ هەیە لە 6 لا کەواتە ئەگەر ئەمە 6 لام هەبوو تەنیا 9 هێڵ هەیە سەرەکان بە یەکتر بگەینی ئەگەر ئێستا بمەوێ بیان ژمێرم ئەو هێڵە سۆرانە دەبی تەنیا بکاتە 9 هێڵ با بیان ژمێرین هەرچەندە ئاسان نییە من لێرە بژمێرم ئەوە 1 2 3 4 5 6 ئەوجا 7 8 و 9 هێڵ بوو کە چێشرا بوو لە مابەینی ئەگەر لە مابەینی گۆشەکان لە مابەینی سەرەکان ئەوجا ئێستا گەرە من بگەڕێمەوە لە 6 لای 9 هێڵ هەیە لە 5 لای 5 هێڵ هەیە 5 لا 5 هێڵ 6 لا 9 هێڵ 4 لا 2 هێڵ ئەدی لە 7 لای بزانم چەند هێڵ هەیە لە 7 لای ئەوە 7 لای هەیتم ئەو 7 لا بزانین چەند هێڵ هەیە لەو 7 لای ڕەنگە ئاسان نەبی بیان ژمێرین بەڵام هەوڵ دەدەین بیان ژمێرین 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 و 14 بە هەمووی 14 هێڵ هەبوو 14 هێڵ هەیە لەو 7 لای ئێستا بگەڕێینەوە گوتمان لە 7 لای 14 هێڵ هەیە سەرەکان بە یەک دەبەستی تۆ لە 4 لای 2 5 لا 5 6 لا 9 7 لا 14 ئێستا کە زانیمان 14 هێڵ هەیە بە ئەوەی لابەم پێویست ناکە 14 هێڵ هەیە ئەگەر تەماشاکەم لێرە لە هەر سەرەی توانیم 3 هێڵی بچێشم لێرە لە هەر سەرەی توانیم 4 هێڵی بچێشم واتە هەتا سەرەکان زیاد بن ژمارەی هێڵەکانیش زیاد دەبن بە یەک ئێستا ئەگەر بگەڕێمەوە لە 4 لایەکەی توانیم 1 هێڵی بچێشم لە هەر سەرەی لە 5 لایەکەی توانیم 2 هێڵی بچێشم لە هەر گۆشە و سەرە لە 6 لایەکە 3 لە 7 لایەکە 4 کەواتە دەتوانم ئەمن خشتەکی دروست بکەم هیچ نەبی تەماشاکەم بزانم لە هەر سەرەی دەتوانم چەند هێڵ بچێشم لێرە نووسیتم لە 4 لا 1 لە 5 لا 2 3 4 و هەروەها زۆر دەبی پاشان ژمارەی هەموو کە ناویان لێ نایە تیرەکان چەندە ئەوەی لە توانادا بوو لە 4 لا تەنیا 2 بوو لە 5 لا بووە 5 6 لا بووە 9 7 لا دەبیتە 14 8 لا دەبیتە 20 9 لا دەبیتە 27 و 35 و 44 ئەوە شێوازەکەم بەدەستینە شێوازەکە کووە شێوازەکە ئەوەیە ئەگەر لە 4 لا 2 بوو لە 5 لا 5 بوو چەندی زیاد کردیا 3 چونکە 5 2 لێ بڕوا 3 کە بووە 6 لا بووە 9 چەندی زیاد کرد 4 چونکە 9 5 لێ بڕوا دەکات 4 کە بووە 7 لا بووە 14 چەندی زیاد کرد 5 کەواتە زیادبوونەکە کووە لە مابەینی 4 لا و 5 لا 3 لە مابەینی 5 لا و 6 لا 4 لە مابەینی 6 لا و 7 لا 5 زیاد دەبی 7 لا و 8 لا 6 زیاد دەبی چونکە 14 دەبیتە 26 زیاد بوو دوایە 7 زیاد دەبی 20 دەبیتە 27 ئەوجا 8 زیاد دەبی 27 دەبیتە 35
دوایە 9 زیاد دەبی 35 دەبیتە 44 ئەو جا 10 زیاد دەبی 44 دەبیتە 54 واتە داوای هەر چلایەکیان لێ کردی بەو شێوازەی دەتوانی ببینیەوە خوێندکاری ژیر. زیادبوونەکە هەمیشە 1 زیاد دەبی کەواتە 2 دەبیتە 5 5 دەبیتە 9 9 دەبیتە 4 4 دەبتە 20 20 دەبتە 27 و هەروەها واتە لە 13 لا ئەمن دەبی چەندی زیاد بکەم دەبی 11 زیاد بکەم لە 4 لا 12 زیاد بکەم ئەوها بەو جۆرەی دەتوانین شێوازەکەی ببینینەوە. ئێستا ئەمن چ داواکاریەکەم لێ کرابوو لێرە داواکاریەکەم لێ کرابوو بزانم ژمارەی تیرەکانی 8 لا و 9 لا و 10 لا چەندە. ئێستا وەڵامەکەم داوە 8 لا ژمارەکەی 20 9 لا 27 10 لاش 35 چونکە ئەمن دەزانم لە 4 لا لە هەر گۆشەی دەتوانم 1 هێڵی بچێشم بەڵام لە 9 لا لە هەر گۆشەی دەتوانم 6 هێڵی بچێشم. ئەگەر 6 جارانی 9 بکەم دەکاتە 54 دابەشی 2 بکەم دەکاتە 27 بە 2-3 جۆر دەتوانم شێوازەکەی ببینمەوە. ئێستا ئەو پرسیارە هەتا ڕادەیەک قورسە تەواو بوو هیوادارم بەخۆت خوێندکاری ژیر ئەو شێوانە دروست بکەی بە ڕەنگاوڕەنگ ئەو هێڵانە دروست بکەی بە چاوی خۆت ببینی کە هێڵەکان چەندن بژمێری و بخەمڵێنی. پرسیاری ژمارە 2 لە یاریەکی شەترەنج 10 یاریزان ئامادە بوون هەردووانەیان تەوقەیان لەگەڵ یەکتر کرد چەند تەوقەکردن کراوە. ئەوەی ئەم تێبگەم تەنیا 2 تەوقەیان کردیە نەک یەکەک لەگەڵ هەموو ئەوانی دیکە. ئەگەر وابی وەڵامەکە جیاوازە ئەگەر تەنیا 2 کەس ئەوە زۆر ئاسانە هەموو کەس تێدەگا. ئەگەرە من 10 کەس هەبوو لێرە بۆ وێنە ئەو کەسە لەگەڵ ئەو کەسە یاری کرد تەوقەی کرد ئەوە 1 ئەو کەسەش لەگەڵ ئەو کەسە یاری کرد ئەوە دەبیتە 2 ئەوە لەگەڵ ئەوەی دەبیتە 3 ئەو کەسە لەگەڵ ئەو کەسەی 4 ئەو دووەش ئەوە 5 تەوقە. ئەوەی ئەمە تێبگەم یان داڕشتنەکە ئەوها داڕژرایە بەڵام ئەگەر هاتبە داڕشتنەکە ئاوا بە هەموو ئەوانە تەوقەیان لەگەڵ یەکتر کرد بۆ وێنە ئەو کەسە لەگەڵ هەموو ئەو نۆی تەوقەی کرد ئەوە دەکات 9 تەوقە. ئەوە لەگەڵ ئەو 8ی کەماوە ئەو کەسە لەگەڵ ئەو 7ی کەماوە ئەوە لەگەڵ ئەو 6 ئەو کەسە لەگەڵ ئەو 5 ئەو کەسە لەگەڵ ئەو 4 ئەو کەسە لەگەڵ ئەو 3 ئەوەش لەگەڵ ئەو 2 ئەو کەسەش لەگەڵ ئەو 1 ئەوە دەیکرد چەند ئەگەر ئەوها بووە بۆ وێنە ئەوە دەیکرد دەبی ئەمن 9 کۆبکەمەوە لەگەڵ 9 کۆبکەمەوە لەگەڵ 8 دوای کۆی بکەمەوە لەگەڵ 7 کۆی بکەمەوە لەگەڵ 6 کۆی بکەمەوە لەگەڵ 5 کۆ 4 و کۆ 3 و کۆ 2 ئەوجا کۆ 1 ئەوە ئەو وەختە دەیکردە وەڵامەکی دیکە بەڵام داڕشتنەکە هەر 2 کەس تەوقەیان لەگەڵ یەک کرد ئەوە وەڵامەکی تکەیە. ئەوجا من نازانم لێرە مەبەستیان چییە لە پرسیارەکە. ئەگەر مەبەستیانەوە بوو هەر 2 کەس ئەوە دەکا 5,000 ئەگەر مەبەستیان بوو هەر کەسەی لەوانە لەگەڵ هەموو ئەوانی دی ئەوە وەڵامەکە دەبی ئەو ژمارانە هەمووی کۆ بکەیەوە ئەو ژمارانە دەبی هەموو کۆ بکرێتەوە. پرسیاری 3 سارا ویستی سەرپۆشی پێخەفەکەی بڕازێنێتەوە بە نەخشەیەکی تایبەت بە بەکارهێنانی 4 گۆشە شین و سپیەکان. ئەو جۆرە 4 گۆشانەی بەکارهێنا لە ڕازاندنەوەی پێخەفەکەی.
پرسیاری سێ چەند چوارگۆشە لە ڕیزی هەشتم هەیە؟ بێگومان دەبی ئەمە یان دروستکەین وێنەکەی یان بزانین هەر ڕیزە و دوو چوارگۆشەی زیاد دەکات لەولا و لەولا. واتە لە ڕیزی 5 ئەگەر ئەمن لە ڕیزی 4 بژمێرم چەند چارگۆشەیە 1 2 3 4 5 6 7 لە ڕیزی 4 7 لە ڕیزی 5 دوو زیاد دەبیتە 9 لە ڕیزی 6 دوو زیاد دەبیتە 11 لە ڕیزی 7 دوو زیاد دەبیتە 13 لە ڕیزی 8 دوو زیاد دەبیتە 15 واتە لە ڕیزی 8 15 چارگۆشە هەیە یان شێوەکەی ئەوها دەبیت ڕسمەکەی بکەی وێنەکەی بکەی هەتا بە خۆت بژمێری لە ڕیزی 8 1 چوارگۆشە 2 چوارگۆشە 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 هەفتی سپی و هەشتی شین. هەمیشە سپیەکان لە ناوەندێنە کەمترن بە یەک لە هەمیشە ژمارەی چوارگۆشەکانی ژمارەی تاکە لە یەکەوە دوا دەبیتە 3 دوای 5 لێرە دوای 7 و 9 11 و 13 و 15 ئەوها هەر ڕیزەی دوو زیاد دەبی واتە وەڵامەکە چەندە؟ لە ڕیزی 8 15. پرسیاری ژمارە 4 پاشی ئەوەی کە سارا ڕیزی 8می تەواو کرد ژمارەی چوارگۆشەکان لە هەموو ڕیزەکان چەندە؟ واتە بە هەمویان لە ڕیزی 1 هەتا 8 دەکاتە چەند چوارگۆشە. لە ڕیزی 1 بژمێرین هەتا ڕیزی 8 هەمویان دەبی ئەوانە بژمێرین. گوتمان لە ڕیزی 8 15 چارگۆشەیە 15 کۆ دەکەینەوە لەگەڵ ڕیزی 7 کە 13ەیە کۆی دەکەینەوە لەگەڵ 11 لەگەڵ 9 لەگەڵ 7 لەگەڵ 5 هەمویان کۆ دەکەینەوە لەگەڵ 1 دەبینین دەکاتە 64. ڕێگایش کەش هەیە لۆ ئەو جۆرە پرسیارەی تەنیا 8 جاران هەشتی دەکەین دەکاتە 64 چونکە لە هەر ڕیزەی ئەگەر ئەمە تەمەشاکەین بۆ وێنە ئەگەر ڕیزەکان هەموو کۆ بکەینەوە هەتا ڕیزی سێشی لەگەڵ بی دەکات چەند دەکات 9 1 2 3 4 5 6 7 8 9 دەکانەوە کەواتە 3 جاران سێش دەکانەوە پێی ناوێت بژمێرین تەنیا ئەگەر داوایە کرا لە ڕیزی 5ەم چەندە تەنیا 5 جاران 5 دەبیتە 25 هەتا ڕیزی 6ەم چەندە هەمویان لە یەکەوە تا 6 دەکات 36 لە یەکەوە تا ڕیزی 7 چەندە دەکاتە 49 لە یەکەوە تا ڕیزی 8 چەندە دەکاتە 64 لە یەکەوە هەتا ڕیزی 9 چەندە 81 لە یەکەوە تا ڕیزی 10 چەندە 100 واتە تەنیا ڕیزەکەی دەینین جارانی خۆی دەکەینەوە. ئەگەر ویستیان لە یەک ڕیزی 1 هەتا ئەو ڕیزەی کە داوامان لێ کرایە یان ئەگەر نەمزانی دەبی شێوازەک ببینمەوە. ئەوە تەواو بووین لەو جۆرە پرسیارانەش دێمە لای جێبەجێکردن لەسەر ڕێگای جیاواز. پرسیاری ژمارە 5 مەریوان و سیروان و کامەران ڕەنگی چاویان کووە شین و کەسک و قاوەیە بەڵام مانایوە نییە مەریوان چاوی شینە و سیروان چاوی کەسکە و کامەران چاوی قاوەیە. مەرج نییە ڕیزکردنەکە وەکو ڕیزکردنی چاوەکان بی واتە تێکەڵا. ئێستا چاوەکانی سیروان لە ڕەنگی ئاسمانە چاوەکانی کامەران قاوەیی نین
و ڕەنگی چاوی هەریەکەیان بڵێ. ئەوە بە زۆر ڕێگا چارەسەر دەکرێت. ئەمن لێرە بەو ڕێی ناوەکانم نووسی سیروان و کامەران و مەریوان. چاوی شین، چاوی کەسک و چاوی قاوەیی. هەرچەندە چاوی کەسک و چاوی شین زۆر کەس ناتوانێ لێچیان دەرکا، زۆر کەس هێزی چاوی ئەوەندە نییە بتوانی کەسک و شین لە یەک جیا بکاتەوە ئەوەی ڕاستی بی. تۆزە سەختە لۆ هەندێک کەس ئەو پرسیارە. بەڵام نووسرایە چاوەکانی سیروان لە ڕەنگی ئاسمانە. ڕەنگی ئاسمانیش هەر کەسە و ڕەنگی ئاسمان بە جۆرێک دەبینی. هەیە ئاسمان وەی زانیە خاچیە یان بۆرە، هەیە وەی زانیە ئاسمان شینە، هەیە وەی زانی ئاسمان سەوزە، هەیە وەی زانی ئاسمان سپیە یان بێڕەنگە یان تێکەڵە. کەواتە ئەوەش ئاسان نییە. بەڵام هەر کوی هەبی نووسرایە ڕەنگی چاوی سیروان لە ڕەنگی ئاسمانە. زۆر کەس دەڵێن ئاسمان شینە، کەواتە دەڵێن سیروان چاوەکانی شینە، لێرە دەڵێن ئەوە سیروانە. دوایە نووسرایە کامەران قاوەی نییە چاوەکانی. ئێستا تەنیا قاوەی و کەسک ماوە، کامەران و مەریوان ماوە. ئەگەر کامەران چاوی قاوەی نەبی دەنا 100% مەریوان چاوی قاوەیە، ئەوەش مەریوانە. کامەران دەنا چاوی سەوزە. ئەوە زانیمان. سیروان شین، کامەران سەوز، مەریوانیش قاوەی. پرسیاری 6. نیڤین لە هەفتەی ڕابردوو 225,000 دیناری بەدەستکەوت. و لەم هەفتەیەدا 23,000 دیناری زیاتر لە هەفتەی ڕابردوو بەدەستکەوت. واتە 23 زیاتر لە 225. ببورن. بڕیاریدا 3/8 ئەو پارەی بەدەستی کەتیە لەو هەفتەیە خەرج بکە. نیوەی ئەو پارێش لە بانکدانێ، ئەوەی کە ماوە ببەخشێ. ئایا بڕی ئەو پارەی بەخشیویەتی چەندە؟ بە 2-3 ڕێ ئەو پرسیارە شیتڵ دەکرێت. ئەمن بە 2 ڕێ لێرە شیتڵی دەکەم و بزانم ڕاتان چییە. چونکە لەو هەفتەی 23,000 زیاتر لە هەفتەی ڕابردوو بەدەستکەت، ئەمن دەبی ئەو دوو هەفتەی ڕابردوو لەگەڵ ئەو هەفتەی لەگە 23 کۆکەمەوە هەتا بزانم ئەو هەفتەیە چەندی بەدەستکەتیە. واتە 225,000 کۆکەمەوە لەگەڵ 23,000. 25,000 کۆکەمەوە لەگەڵ 23,000 دەکاتە چەند؟ دەکاتە 225 ببورن 225 بوو لەگەڵ 23 کۆی دەکەمەوە دەکاتە 248,000. ئەو هەفتەی بەدەستی کەتیە. ئێستا کە زانیم دەکاتە 248,000 چ دەکەم؟ 3/8 خەرج دەکا. نیوەش دەباتە بانک. ئەدی ئەوەی دەمینێتەوە چەندە؟ ئەمن لێرانە 3/8 کۆی دەکەمەوە لەگەڵ نیو. هەتا 3/8 کۆ بکەمەوە لەگەڵ نیو دەبی ئەمن نیوەکەی جارانی چاری کەم هەتا ئەویش ژێرەکەی ببیتە 8 هەتا بتوانم کۆ بکەمەوە. ئێستا ژێرەکەی بووە 8 دوو جاران چار دەکا 8 سەرەکان کۆ دەکەمەوە 3 کۆ دەکەمەوە لەگەڵ چار دەکا 7 خوارەیەکەش 1/8 دەنووسم. واتە ئەوەی خەرجی کرد و ئەوەی بردیە بانک 7/8 پارەکەیە. واتە 1/8 دەبەخشیتەوە چونکە بەخۆی هەمووی 8/8.
بەخۆی هەموو پارەکە 8/8 1/8 دەبەخشیتەوە، واتە ئەمن 248,000ەکەی دەینم کە دەستکەوتی ئەو هەفتەیە، جارانی 1/8 دەکەم ئەو پارەیە کە دەیبەخشی، چونکە 7/8 ڕۆیشت ئیدی هەندێکی خەرج کرا، 3/8 و 4/8 بوو چوویتە بانک، وەکو ئەوەی نیوە چوە بانک، کەواتە 1/8 مایتەوە. یەکسەر دەزانم کە دەکات 31,000 کە بەخشینەوەیە، ئەوە دینار بەخشینەوە. بەڕێیەکی دیکە چ دەکەم؟ یەکەم جا دوو پارەکان کۆ دەکەمەوە، دینار دەستکەوتی ئێستای ئەو هەفتەی 248، ئەو جە 248 جارانی 3/8 دەکەم، بزانم چەندی خەرج کردیا، هەرچەندە پێویست ناکا بزانم، بەڵام ئیدی بزانم چەندی خەرج کردیا. پاشان نیوەشی چوویتە بانک، بزانم چەندی چوویتە بانک، کەواتە 248,000 دەینم دابەشی دوی دەکەم، 124,000 چوویتە بانک، نەک بانک ئەوە هەڵەیە لێرە، بانک نا بانک، ئەوە چوە بانک. ئێستا ئەمن 93,000 کۆی کەمەوە لەگەڵ 124,000 بزانم بە هەمووی چەندەکە خەرجکردن و بانکەکە 270، بە هەمووشی 248 بوو، 270 لێ کەم دەکەمەوە، 31,000 دەردەچی کە ئەوەی بەخشینەوەیە. وجە نازانم ئەو ڕێیە ئاسانترە، ئەو ڕێ دوور و درێژە، یان ڕێیەکەی دیکە کە یەکسەر دەردەچی. خوێندکاریژیر ڕەنگە ڕێی سێم و چارەم و دەیەمیش هەبی بێگومان، بەڵام ئەمن لێرە تەنیا ئەو دوو ڕێی دەخەمە پێش چاو. ئەو ڕێ و ئەو ڕێیکە یەک پارەکان بزانین چەندی بەخشیەوە. هەست دەکەم ڕێی دووەم ئاسانترە، بەڵام بیرکردنەوەی زیاتری دەوێ. بەڵام وەڵامەکە 31,000 دیناری بەخشیەوە. بەخشیویەتی. بەکارهێنانی پێدراوەکان بۆ شیکاری ڕاهێنانەکانی 7 و 8 خشتەی بەرامبەر بەکاربینە. پرسیاری ژمارە 7 بابزانین خشتەی بەرامبەر چییە؟ خشتەی بەرامبەر داهاتی کۆمپانیای فورات بۆ ئاگاداریەکان، داهاتی ئاگاداری لە ڕۆژنامە 35,000، لە تەلەڤیزیۆن 28,000، لە رادیۆ 20,000 و لە سەرچاوەی تر 17,000. ئەوە داهاتەکانە، بە هەمووی بێگومان دەبی بکاتە 100% بە هەمووی. ئەوجە با تەماشاکەین پرسیاری چمان لێ دەکرێ. پرسیاری ژمارە 7 قازانجی کۆمپانیای فورات لە ئاگاداری ڕۆژنامە، تەنیا لێرە کە 35% بۆ ساڵێک بخەمڵێنە ئەگەر هەمووی کۆی قازانجی ساڵانە 1.7 ملیار دینار بی. زۆر ئاسانە، تەنیا 1.7 ملیار دیناری جارانی 35% دەکەین. 1.7 جارانی 35% دەکەین. ئەو جارانە ئەگەر بمانەوێ 35 دابەشی 100 دەکەین، دەنا وەکو ژمارەی دەینووسمەوە 0 ژمارەی تەواو 35. ئەو جە دوایە جاران دەکەم 1.7 جارانی 35 دەکەم، فاریزەکە نانووسم، 35 جارانی 7 دەکەم، بزانم چ دەبی. 7 جاران 5 35، 7 جاران 3 21 و 3 24، 1 جاران 5 5، 1 جاران 3 3. ئێستا کۆیان دەکەمەوە 245 و 35 دەکاتە 5 9 5. فاریزەی لە چێدانێم دەژمێرم لێرە چەند خانم هەیە لە 1.7 1 خانە، 0 و 35 2 خانە، کەواتە 3 خانەی دەژمێرم، فاریزەکەی دادەنێم لێرە، ئەوە 1 خانە،
ئەوە 1 خانە، ئەوە 2 خانە، ئەوە 3 خانە فارزەکەی دادەنێم. بەڵام گرنگترین شت ئەوەیە لە تەنیشتی بنووسم ملیار دینار نەکوو نابی. ملیار ئەوە قازانجەکەیە، ملیار دینار واتە نزیکەی زیاتر لە نیو ملیار دینار قازانجی تەنیا لە ڕۆژنامەیە. ئەوە تەواو بوو ئەو پرسیارە. پاشان پرسیاری ژمارە 8 بازنەیەکی ڕوونکردنەوەی پێک بهێنە. ئەو جە لێرە نازانم خوێندکاریژیر مەبەستی خەمڵاندن ئایا دەبوایە ئەمن بە تەواوی دەرنەینم تەنیا بخەمڵێنم یان مەبەستەکەت چ بوو؟ خەمڵاندنەکە کووە ئەگەر ئەمن بۆ وێنە 1.7 بکەمە 2 ڕەنگە خەمڵاندن 2 ملیار لێرانش 35ەکەی بکەمە 40 یان بکەمە 25 زۆر کەم دەبیتەوە بیکەمە 25 بۆتە بیکەمە چارەگەک یان 1/3 2000 یان چارەگەک. ئەگەر بیکەمە چارەگەک زۆر ئاسانە کەواتە 2 دابەشی چاری دەکەم دەکاتە نیو 2 دابەشی چاری بکەم دەکاتە نیو کەواتە ئەوەی وەڵامی بە دەستی شم هات نزیک بوو لە نیو. ئەمن بە تەواوی دەرمهێنە بە خەمڵاندن دەرم نەهێنە ئەو جە نازانم. پرسیاری ژمارە 8 بازنەیەکی ڕوونکردنەوەی پێکبینە کە سەرچاوەی داهاتی کۆمپانیای فورات بۆ ئاگاداریەکان دیاری بکە. پاشان وێنەکەی بەکاربینە بۆ دۆزینەوەی هەردوو سەرچاوەی داهات کە سەرجەمیان لە نیوەی داهاتی کۆمپانیا تێپەڕێت. لە نیوەی واتە سەرجەمیان نیوەی کۆمپانیاکە دەکات چەند؟ نیوەی کۆمپانیای 1.7 دەکا ئەگەر دابەشی 2 کەم 7 دابەشی 2 کەم یان لێرە مەرزینە لێرانە ئەمە دابەشی کەم لێرانە لە نیوەی واتە لە 50 زیاتر بی لێرانە دویان بەیەکەوە لە 50 زیاتر بن. کێشەمان نییە لەگەڵ ئێرە لەگەڵ 1.7 تەماشای ناکەین. باشە ئەمن دەچم بازنەکی ڕوونکردنەوەی دروست دەکەم. ئەمن ئەگەر بازنەکی ڕوونکردنەوەی دروستکەم وەکو ئەو بازنەی لێرە 35% ئەو سۆرەیە 28% ئەو کەسکەیە 20%ش پەمبەکەیە 7% شینەکەیە هەردوو کۆیان بکەمەوە بە هەردووچیان لە 50 زیاتر بن. کامە و کامە ئەمن ئەگە 35ەکە و 7ەکەی کۆ بکەمەوە لە 50 زیاترە کاتەوە دەتوانم 35 و 7ش چییە لێرە تەماشا دەکەم 35 ڕۆژنامەیە 7ش سەرچاوی دیکەیە واتە ئەو دوانە لە 50 زیاترە. ئەوە تەواو بووین. ئەو دوانەش دیسان ڕۆژنامە و تەلەڤیزیۆنیش لە 50 زیاترە ڕۆژنامە و رادیۆش لە 50 زیاترە کەواتە ئەو ڕۆژنامەی لەگەر هەرچ کۆی بکەمەوە لە 50 زیاترە. بەڵام ئەگەر بۆێنە ئەوەی لەگەڵ 20ش کۆ بکەمەوە لە 50 زیاتر نییە کەواتە تەنیا ڕۆژنامەی کۆ دەکەمەوە لەگەڵ هەر سێ ئەوانەی دیکە کەواتە 35 کۆ دەکەمەوە لەگەڵ 7 دەبیتە 52 لە 50 زیاترە 35 کۆ دەکەمەوە لەگەڵ 28 دیسان لە 50 زیاترە ئەو جارەی 35 کۆ دەکەمەوە لەگەڵ 20 ئەویش هەر لە 50 زیاترە واتە لە نیوەی زیاترە چونکە 50% دەکا نیوە. بەو جۆرەی پێکمان هێنا هەرچەندە ئەوە بە نزیککردنەوەیە 100% نییە. ئەو پرسیارەش هاتیە تەواو بوون.
پرسیاری 9 سامان لە گەشتەکەیدا ئۆتۆمبیلەکەی لێ دەخڕێت. پێش دەرچوون ژمێرەری ئۆتۆمبیلەکەی لەسەر ئەگەر هەتا بمەوێ ئەو ژمارەی بخینمەوە دابڕینی یەکان دابڕینی هەزاران 14,670 کیلۆمەتر بوو. پاشی ئەوەی کە گەشتەکەی کرد و گەیشتە جێ ژمێرەرەکە چووە سەر 15,040 کیلۆمەتری تۆمار کرد. ئایا تێکڕای ئەو ماوەی بڕیویەتی بە 1 لیتر بەنزین چەندە؟ ئەگەر 42 لیتر بەنزین بەکاربهێنێ واتە لە گەشتەکەی 42 لیتر بەنزینی پێویست بوو، دەبی بزانین چەند کیلۆمەتری بڕیا. تەماشای پێوەرەکان دەکەین، ئەو پێوەرەی کەم دەکەمەوە لەو پێوەرەی جیاوازیەکە دەرچووە چەند کیلۆمەتری بڕیا. ئەگەر نەزانی پێوەر مانای چییە، پێوەری ئۆتۆمبیل ئەوەیە پێوەرەکە کە لە لای ئەو کەسەی ئۆتۆمبیلەکەی لێ دەخڕی هەیە، ئەو ژمارەی پێوەرەکەیە. بۆ وێنە لێرە 127,000 کیلۆمەتر، لێرە تەنیا 37,000 کیلۆمەتر و 920. ئەوە پێوەرەکەیە. ئەوانش خێراییەکەیە کە لێرە لە 20ەوە کیلۆمەتر لە کاژێرێک هەتا 260، لێرەش هەر ئەوە. لێرەش نووسرایە کیلۆمەتر لە واتە کاژێر بە ئینگلیزی ئاوەڕ. ئەوە پێوەرە. کاتێ کە سیارە لێ دەخڕن پاش چەند ساڵی دیکە لە ئێستاوە دەزانن پێوەر چییە. پرسیارەکەم کوشی تەڵ کردیە. گوتمان پێوەرەکان دەینم چ لێ دەکەم، لێکیان دەردەکەم 15,040 14,670 لێ بڕوە، کردیا 370 کیلۆمەتری بڕیا. پاشان 370 دەینم دابەشی 42 دەکەم، چونکە 42 لیتری بەنزین بەکارهینایە، یان سوتەمەنی شەرتنیە بەنزین بیمەرجنیە، کەواتە بۆ هەر لیترەی چەند کیلۆمەتر ڕۆیشتە، نزیکەی 9 کیلۆمەتر ڕۆیشتە. لە کاتی دابەشکردن 370 دابەش 42 کردیە 8 فاریزە 81%، بەڵام دەتوانم نزیکی کەمەوە بۆ نزیکترین نزیکەی 9 کیلۆمەتر بۆ هەر لیترێک بەنزین. ئەوە وەڵامی پرسیارەکەیە. پرسیاری ژمارەدا ئەو پرسیارە دەهێڵمەوە بۆ خوێندکاری ژیر لەگەڵ هاوڕێکانی ئاڵوگۆڕ بە پرسیارەکانیان بکەن و پرسیارەکان بەیەکەوە شیکار بکەن. لێرە هاتمە کۆتایی ئەوانەیە، هەتا وانەی داهاتوو هەر بژی.